لەڕێکەفتە حەفدەهەیە تەمووزێدا پەیەدا هەڵمەتەکە بنچاوکردنا ڕاگەهاندکار و ئەندامên پارتی دیموکراتی کوردستان دەست پێکرد دەینیڤێ شەوێدە چەکدارên پەیەدەیên dev نەخۆماندی گرتنە سەرمالên wan و ئەو بە ئاوایەکی هۆڤانە و نەیاسایی بنچاوکردن وەکە ڕەهینە 112 ڕۆژان دە زیندانên خۆدا بنچاوکری بێک و کەس جارەنویساوان بزان بێهشتن. ڕاگەهاندکار بەرزان حوسێن ئەندامی کۆمیتە هەرێمیە پارتیا دموکراتە کوردستان سووریا ژارکێرە ڕاگەهاند و شێوەیە دەستە سەرکردن و بنچاوکردنە من هۆڤانە بوو بەروواژێ تەڤایە یاسایان بوو. ڕۆژە حەفدەهێ تەمووزێدا مەها حەفتان ئێواری پشتی دەمژمێر 12 ئێواری سێ ترمبێلی ئێن داگرتی ژێ ئەندامن ئاساییشێ و ئێن عملیاتە دەرباسی مالێ بوون و هاتن ئەز گرتم بێک و استدعا ئەم دەبێژن طلبك يعني ديان داخوازك كو ام ورنا داخوازكرن دادگه يان برنگك ياساي كو ام هرن ليكولين مرب كيان تشتكدي براسيجي اونا بوجه مخابنيه الجمع هەروها بەرزان حسێن گوتکو دێ لێکۆڵیناندا پرسیارە چاوانیە پەیوەندیە بدەستگا ئارکەیە ڕاگەهاندنێ و گەلک مژارێن گرێدایی پێوە دەهاتەکردن. جارجاران لسر کو او تکلیه منه به آرکیرا کو جارنا راپورن یه جواکی هنه و کو همی زانن و ونجی زانن کو دگهش نوا لسر ویلی کلین دهاتا کرن و پرسن دیجی هبون پیو گریدای دهاتن کرن. ژێعالی خۆڤە ڕاگەهاندکار ساڵح ئەحمەد ئەندامی کۆمیتە هەرێمیە پارتیا دموکراتە کوردستان سووریا ژارکێرە گوت و دەستە سەرکردناوان لە هەمبەر دەستە سەرکردنا ژمارەیەک ئەندامێن پێدەبوو لە هەولێرێ وچاوە ئەو 112 ڕۆژان دە زیندانێ دەمان پێدە ئەوژی 112 ڕۆژان دە زیندانێ دەهشتن بە ئەشکارە ژوانڕە هاتە گوتن و هەر جارەکە ئەندامێنوان لە هەرێما کوردستانی وەرنە دەستە سەرکردن ئەوێ لە ڕۆژاوای کوردستانی ئەندامێن پەدەکەسە دەستە سەر بکەن. ئەوانە دیار کرد برنگێکی شکرە و هوند گەرەوە هەواڵێ مێ و هاتنە دەستە سەرکردن لە هەولێرێ ئەوە دیار کرد و ئێمە برنگێکی شێوەیەکی دانوستاندن و ڕێن دیپلۆماسی مەتخۆست و چارەسەر پێ نەهاتە چارەسەرکردن مەژی هون گرتن وەکو گەرەوە ڤا کەسادە حتاکو بێنە بەردان و گوتن یانی برنگێکی شکرە 112 ڕۆژە ئەو هاتنە گرتن ئێوەژی 112 ڕۆژە هون گرتن و هەگەر پشتی vêyekê çi carî hevalê me bêne girtin ew jî wê teamla wekû çawa ku tê li wê dê kirin em ê li vê bi wî şêweyî wî rengî em ê teamilê li gel we jî bikin yanî wekû tohmet tiştek nebû ewa jî diyar kirin û em ji war dibêjin herin ji hevalê xwe re jî bêjin ser ragiranê jî bêjin nev cemawar jî bêjin em me hûn girtine bi گەرەوە و هەواڵێ مەیەک و هاتنە دەستە سەرکردن لە هەولێرێ. ژێعالی خۆڤەژی محەممەد ئەیۆ ئەندامە دەستەی ڕاوشکاریە پارتی دیموکراتی کوردستان سووریا گوت و تو تاوانێک ئەنجام نەدابوون بتەنێ لە هەمبەر دەستە سەرکردنە ئەندامن پێدا لە هەولێرێ ئەو وەکارەهینە هاتنە دەستە سەرکردن. والله ئەو ت تاوان و سەرمە ینی تشکیلۆ تنەبوو ینی ئەو ژمەر گوهون تنێ گرتن دبر هەواڵی me de hevalê me 12 çar hevalê me herêma Kurdistanê hatine girtin hûn jî hember yani ber wan hûn hatine girtin ew hevalê wan 112 roja mane em me jî 112 roja heşt. لەسەر گرتن و سەربەزبەردانە ئەندامên پارتیا دموکراتە کوردستان سووریا عەبدولکەریم محەممەد ئەندامێ پۆلیتبیوریە پارتی دیموکراتی کوردستان سووریا گوت و دەستە سەرکردنە ئەندامên پەدەکەسە ڕەت کردە دە هەمان دەمێدا سەربەزبەردانەوان دەبێ جهێ دەڕەحەتیێ. هەموو تشتی ئەم لەژنەبە هەواڵێ ماوە بخێر هاتن طبعا سەدەمێ گرتناوان جەماتی سەدەم نەبوو گاڵێکی نەڕەوا گرتنەوە هەواڵی me tev de bêrî wa jî naşî لێ ئەم بێژن گاوەکی ئەرێنیە ژبەر نزیکبوونە مانا کوردی کورد بنە یەک ڕەحەتیکن جادا کوردی بچێتی ئەو دوورکردنا کورداش هەمدوو هەنێکی ڕەحەتکن نامە کوردادا ڕەحەتیکی چێتی یعنی گرتنا بە هەواڵێ بە کەوادرێمە گرتنا سینۆر ئەم مەسەلاتە سیقا بۆ هەیبنا کوردادا دانوستاندی کورددا
أفهموا حاجتي قال من حكيت شيء من أخذت الكتاب إجبار أم قال من خرطني هردم أم بيجن قرتنا ذا كوادر ناظرين ما نكبت خدمة كردادا مجالی خۆ بەسلێمان ئۆسۆ ئەندامێ دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریەش ئارکێرە گوت و دەستە سەرکردنا ئەندامێن پەدەکەسەوە کە ڕەهینە جهێ شەرمەزاریەیە ئەنەکەسا ڕژدا لەسەر پرۆژەیە خۆیانەتەوەیی و تەبایە خەلکی ڕۆژاوای کوردستانێ بنجابکردنا ئەندامێن پەدەکەسە شەرمەزارکردن و پێویستە پێدا لخوابەگەڕێ هەواڵی مە ڕێگەکی ئازاد هاتن بەردان كاركي خراب بو اشتغال بو ام هبالنا هاتن قرتن وكرها ان تعامل بوان ربون ام وك انجمان ام دبين اف كاري قرتني ودبي ممارسات ترهيبي بود در حق انجماني والي جرين وي بارتي وي دبين تجاره وي مدوري كارو خباتا منخين وك انجمان امي بردوام ند هالوستا خدي بربانیه دبر پروژه نتوی کردی ده ام دبیجن چقا وانکریارا بکن اما ام بردوامن و هر وها ملتی مجی هالوستا انجمانی ناز دکه اف قاو گرک یعنی بمحطات او کاربن لخوفا کرن بحاج چه درجه خدمت کرن دبن گرتن آبان حوالا دید باوریا مدی چه کسی گو دبهیش شرمزاد کرد گو افکارکی گلکی خرابه لە شوونە کوپەیەدە هەوڵا دروستکردنا کەش و هەوایەکە ئارامش بۆی دووبارە دەستپێکردنا دانوستاندنێن کوردی بدێ ئەندام و ئالیگرێن پارتیەن سەر بە ئەنەکەسە بە بن چاو دکێ و نەخاسم دەما کەسێن بێگونوه و بێ تاوان وەکە ڕەهینە بن چاو دکێ بێوەیەکێ بهتر ڕەوشێ ئالۆز دکێ و مەترسێت نەبە خەلکێ ڕۆژاوای کوردستانێدا دروست دکێ